ڕێژنەوەی هەر شوێن و شوێنەوارێکە لە ڕابردووا بوونی هەبێت لە هەر ناوچە و لە هەر شوێنەکە جێگای گرنگی و بایەخە لەلایەن نەتەوەی ئەو شوێنەوە بۆیە بە گرنگی سێری ئەو شوێنەوارانە کرێت و وە لەلایەن تیمی تایبەتەوە کاری لەسەرەکرێ بۆی بتوان مێژووی ئەمە بخوێنرێتەوە مێژووی ئەم شوێنەوارانەش دیارە زیندوێتی ئەو ناوچەیە دەرەخا کە لە ڕابردووە خەڵکانێکی تیاژیاون یاخۆت شارستانێتی تیابووە یان مێژوویەک ڕوونەکاتەوە کە لەو سەردەمەیە خود لە ڕابردووە هەبووە. دیارە هەرێمی کوردستانیش وەک ناوچەیەک لە زۆرێک لە شار و شارۆچکەکانی و لە لادێکانی و لە شاخەکانی و لە زۆر شوێنی تر سەواریان سەواری پێشووتری تیابەوە دۆزراوەت و کاری لەسەرکراوە لە مۆزەخانەیە هەڵگیراوە. لێسا لە شارباژێر زیاتر لە 4-5 ساڵە کارێکرێت لەسەرەوەی کە کار لەسەر ئاسەوارێک بکرێت کە دۆزراوەتەوە لە ئێستا بەڕێز کاجەمان بەناسایی لە پرسای هونەری منکەی ڕووناکبینی شارباژێر قسە باسمان بۆکە لەسەر ئەم ئاسارە. زۆر بەخێر سپاس بۆ تۆ. گەر باسێ بکەین ئەم ئاسارە کە دۆزراوەتەوە لە لەکوێ شارباژێڕە هیچیە مێژووەکەی بۆکەی گەڕێتەوە؟ زۆر سپاس بۆ جەنابتان. شارباژێر مێژوویەکی جوانی هەیە، مێژوویەکی شارستانێکی کۆنی هەیە. شارباژێر بێگومان لە 2004 ناحەیە پێکاتەوە لەگەڵ 380 گوند شوێنێکی فراوانە کە بریتە لە 1878 کیلۆمەتر چوارگۆشەیە و ئەم ناوچەیە ناوچەیەکی فراوانە و مێژووی جوانی هەیە. ئەو مێژووی شارباژێر شوێنەوار و کولتور و کەلەپور و دەوڵەمەندە بە هەموو ئەوانە. لەبەرەوە مێژووی چەند شوێنێکی تایە وەکو قەڵای سرۆچێت وەکو ئەشکەوتی بەردەقەل هەیە لە نێوان ماوەئێن سەرسیر و چوارتە پردیتێتمان هەیە شوێنەوارە معلومە هەیە گردە ئەشکەوتی گردە ڕەشەیە. ئەو بەردەش دیارە یەکێکە لەو شوێنەوارانەی شارباژێر کە لە ماوەی لە ساڵی 61ەوە تاکو نەوەتەکان و لە 2016ەوە ئیش لەسەرەوە کرێکە چەند نووسەرێک و چەند ڕۆژنامە نووسێکی ژەو بەردانبینی وە لە کاتی هەڵکۆڵینی ئەو باخەکە ئیشی لەسەر کراوە. بەڕێزان مامۆستا حسێن نازم و هەروەها کاوس قەفتان و مامۆستا ئەحمەد ساڵح و کۆمەڵێک ئەو بەردە بینراوە کە لە پێشتردا کەچی لەسەر نووسراوە و ئەوانە، بەڵام ئیشی وەک پێویست ئیشی لەسەر نەکراوە، گرنگی بە شوێنەوار نەداوە. چۆکم لە ساڵی 50کانە نەبێت کە شارباژێر لە سەردەمی حکومەتی عێراقیە ڕووپێوی کراوە بە شوێنەوارەکان. تەنها 27 شوێن لە شارباژێر ئەوش لە ناوچەی ماوەت دەستنیشان کراوە تاکو ئەو کورتێ، بەڵام منتەقەی چوارتا و گوندەکانی تر کە 380 گوندە ئیشی لەسەر نەکراوە. یەکێک لە شوێنەوارەکان شوێنەواری ئەو بەردەی مێژووی ماوەتە. ئەو بەردە مێژوویە ماوەت بێگومان لە ئێمە چەند وەکو ناوەندی ڕووناکبینی شارباژێر ئیشمان لەسەرەوە کرد کە ئەو شوێنانە بدۆزینەوە ئاگاداری شوێنەکانی کە پەیوەستن وەکو شوێنەواری سلێمانی و مۆزەخانەی سلێمانی ئیشی لەسەر بکەن. لە 2019دا نووسراوێکمان نووسی بۆ شوێنەواری سلێمانی کەەوە شوێنێک هەیە بەپێ ئەو نووسرا و بەڵگەنامە و ئاگادارانی ئێمە کە هەمانە بەڵکو ئیشی لەسەر بکەن. ئیتر وەرحاڵ ئیشەکان وەکو پێویست نەڕۆژتاک و ئەم ماوەی پێشوجارێکی کە هەوڵماندا لەگەڵ خاوەنی باخەکە حاجی فاروق و کۆمەڵێک قایمقام و ئاسایش و پۆلیس و هەموو کەسایەتەکانی شارباژێر قسەمان کرد بۆی ئیش لەسەر ئەوە بکەین. لە سیویەکی 2021 لە ماوە ئیتر ئەو بۆ ڕێکەوتینە سەرەوەی شوێنەواری سلێمانی تیمێک بنێرن بۆ ئەوێ ئێمەش چوون بۆ ئەو ڕۆژە دەستکرا بە هەڵکۆڵینی ئەو بەردە. ئەو بەردە مێژوەکەی بەڵێ ئەو بەردە دوای ئەوەی کە دەرکەوتەوە مێژۆکەی تەبەن ئێستا خوێندنەوە بۆ نووسینەکانی کە لە شوێنەواری سلێمانی خەڵکی مختەس و خەڵکی ئەوە هەیە کە پسپۆر لە شارەزا لە بوارەکەدا، بەڵام ئەوەی کە پێشتر بینراوە کە لە نەوەتەکان بیدراوە ئەوەیە سەردەمی ئەسکەندەر پاشایە. ئیسماعیل خان سوڵتانە بێت لە بانە لە ساڵی 1680
1680 لەو ئەوێت قەڵم ڕێوەکەی خۆی فراوان کرد بۆ ناوچەی ماوەت ئەوە بێت کوڕەکەی کە ناوی ئەسکەندەر پاشا بێت کوڕی خان ئیسماعیل بێت یەک دەیکا بە حاکمی ماوەت بۆ ماوەی چەند ساڵێک لەوێ حاکمە بێت بەڵام دوای ئەوە لە سەردەمی فەقێ ئەحمەدی دارەشمانەدا کە لە دارەشمانەیە بێ و حاکمی بابانەکانە بێت لەو سەردەمەدا خانبوداغی کوڕی حاکم فەقێ ئەحمەدی دارەشمانە تەماحی لەوەیە بێ کە قەڵەم ڕێوەکەی فراوان کات بێت لەگەڵ هۆزەکانی ئالان و ماوەت و بڵبازدا پەیوەندیەکات بەهۆی ئەوانەوە ئەتوانن لە ماوەیەکی چەند ساڵێکە ئەو قەڵەم ڕێوەیەی خۆیان فراوان بکەن و خانبوداغ ببێ بە حاکمی ماوەت لەو سەردەمەدا حاکمی بابانەکان لەو کاتەوە ئیتر کردوێتی بە هاوینە هەواری بەهارە و هاوینەی خۆیان. بەڵێ کاک جەمال بێگومان دۆزینەوەی ئاسەوار هەمیشە ئەتوانێت کە زانیاری مێژوو بگۆڕێت و بابەتەکان گرنگتر بکات و زیاتر مزداقیەشی باتێ. پێم خۆشە بزانم کە دوای کنەوپشکنینەکان ئەم بابەتە لەکوێدا ئەنرێواتە بڵین لە شوێنێکی گشتیا داانرێت کە خەڵک بتوانێت ببینێ ئەم مێژوو ئەم نووسراوە ببینێ یاخود ئەبرێتە شوێنێکی پارێزراوە و هەڵەگیرێت. ئێمە وەکو ناوەندی ڕووناکبیری شار باشدار هەموو وەکو خەڵکی شار باشدار و کەسایەتەکان کەوانی کە پەیوەندیان پێوە کردوم و هەم قسەشمان کردووە حەزەکەن ئەو شوێنە و هەم خاوەنی باخەکە و هەم قایم قامێتیش کە پێشتر قسەمان کردووە حەزەکەن ئەو شوێنەی کە کانیچناری پێڵەن کە لە خوارماوەتەوە یا لە پشتی قایم قامێتەوە بکتێ بە شوێنێکی گەشتیاری و شوێن ئەو بەردەمێژوویە کاتێک کە پشکنین و کینەکانی تەواو بوو خوێندنەوەکانی بە تەواوەتی تەواو بوو لە شوێنەواری سلێمانی و مۆزەخانی سلێمانی دیارە ئەوە گەڕێتەوە بۆ شوێنەواری سلێمانی بۆ حکوومەت ئایا و پریارەدار کە لە ماوەت بمێنێتەوە ئێمە وەکو شار باشجێڕەکان حەزەکەن لە ماوەت بمێنێتەوە بۆ ئەوەی کە لەوێ بێتە شوێنێکی شوێنەوار و گەشتیاری خەڵک ڕووی تێکات چون بەڕاستی وەکو پێویست شار باشجێر پاراوێست کراوە لە هەندێک ڕۆوە چونکە ئێمە چەندین شوێنەواری تر هەیە کە پاراوێست کراوە بۆ نمونە شوێنەی ئێمە شوێنی هینمان هەیە ئەشکەوتی گیدەڕەشمان هەیە کە لە ساڵی 61دا بۆ ماوەی 4 ساڵە شۆڕ کە شۆڕشی بۆ بێتە ناوەندێکی شۆڕش چاپخانەی تێەوە کە مامۆستا برایم ئەحمەد سەرپەرشتی کردووە ئەو کاتە و چاپخانەی تیا بووە بێتەلی تیا بووە ڕادیۆی کوردستانی تیا بووە هەموو ئەوانە واکە کە بێتە شوێنەواری ئێمە نووسراویشمان کردووە بۆ ئەوەی کە ئەشکەوتی گیدەڕەش بکرێ بە شوێنی شوێنەوار و گەشتیاری جادە و شوێنەکانی بۆ جا بکرێت و هەروەها ئەشکەوتی بەردەقەل لە بینی سەرسیر و چوارتا بۆ ئەوەی زیاتر شار باشدار بکرێ بە شوێنێکی گەشتیاری. زۆر باشە ئێستا لە کاتی کردن و پشکنینی ئەو جۆرە ئاسەوارانەیە کە ئەمێنێتەوە ئەو تیمانەی کەیەن ئەمێری ئەوەندە باشیان پێ بووی بتوانن ئەو هینەوەک خۆی بهێڵنەوە تا ئازەتی نێنەوە ئاسڵێ هیچ ئەو بەردە هیچ هینێک نەکراوە نەشێوێنراوە هەرکوو خۆی ماوەتەوە لەبەرەوەی و خەڵکانی کە هاتەبوون خەڵکی پسپۆر بوون خەڵچەکەن کە ماوەیەکی زۆر ئەزممویان هەیە شارەزان ڕاستە ئێمە بە هەندێک ئامێر چوادەورەکەی هەڵکەندراوە ئەمانەوە هەر پێویست پێ بێت بەڵام ئەوان خۆیان بە چاودێری خوان ئەو شەکراوە و پێم وایە ئەو بەردە مێژوویکی جوانە بۆ مێژووکی 400 ساڵەی شار باشجێڕە و دەریەکا کە خەڵکی ماوەت و ناوچەی ماوەت خەڵکیی ئازابوون لە دێر زەمانەوە مێژوێکی کۆنەوە کە توانیویانە ئەو کابرایە وەکو باز دەکرێت لە ڕۆژنامەکانە باسکراوە کابراکی زاڵم بووە ئەو کابرای ئەسکەندەر پاشایی کە کوڕی خان سوڵتانی بانە بووە و خانبوداغ کە ئەو سوڵتان ئەو حاکمێتی لێ وەرگرتوتەوە و توانیوێتەوە ئێستا ئەوەی کە باس دەکرێت ڕووفاتەکەشی هەر لەوێ بێت لە ناو ئەو لای ئەو نووسراوە بێت. زۆر باشە من ڕێز خۆشەویستی مەیە بۆتان بەڵام ئەکری وەک مێژوویەک بۆ کوردستان سێری بکەین نەک بەڵێ باژارەکان ڕاستە خۆی مەسەر ئەم خۆشی ژواڵ ئەم مۆزوعەکی نیشتیمانیە بەڵێ ئاسایشی نیشتیمانی پەیوەستە بە هەموو کوردستانەوە
بەڵام لە هەر ناوچەیەک و ئێستا بڵێن بۆ لە کەلار و کەفری و خانەقین و شوێنەکانی تری کوردستان لە ڕاپەڕین و هەر قەزا و ناحەیەک هەر شارێک شوێنەکانی سەوارەکانی خۆی هەیە تایبەتمەندی خۆی ئێمە حەزەکەین ژیناخۆ ئەم مۆزوعی شوێنەوار پەیوەستە بە ئاسایشی کوردستانەوە بە مەسەلەیەکی نەتەوایەتی و مێژوویە لە هەر شوێنێک بێت لە کوردستانە ئاسایە بەڵام هەر ناوچە و شوێنێکی خۆ شوێنەوارێک دروست ناکەن بۆ خۆتان لەوێ ئێمە کڕێکی مۆزەخانێکی دروستیکەین لەوێ مۆزەخانەیەک لە سیتەک دروستکەین بۆ ئەوەی ئەرزیشمان وەرگرتەوە خەریکی کۆمەڵی کێشەمان بۆ دروست بووە مەش کوردوار تایبەتە بابەتەکانی شار باژەر بەڵێ شار باژەر بەڕاستی بەراوێست کراوە یعنی تۆ چی شۆڕشێ لە شار باژەڕە کراوە لەوێ هەڵساوەتەوە لەوێ دەستیان پێ کردوێتەوە خەڵکی ئێستاش لە ئێستاش لەگەڵ یابێت سیتەک و گەڕە دیێوکانی سارد و چوارتا و قەڵاچۆلانە هەموو ئەوەنە خەڵکی بەدەیان و سەدان خەڵکی ماڵی تری لە خانەقین و لە هەولێر و لە بادنیانەوە هاتوون لەوێ دانیشتون ێ باشە وەرن ئیش بکەن بۆ شار باژەڕ و هەر ناوچەکەی خۆتان ئەم شار باژەڕی هەموو کوردستانە فەرمووەرن زیاتر ئاوادانیکەن گرنگی تاکو ئێستا بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە جادەیەکی دوو سایدی بەرێ بۆ چوارتا و بۆ ماوەت یعنی ئەمە زۆر گرنگە نەکراوە سەربەتداوێک دروستکە لە شار باژێڕە مەرزێکی نێودەوڵەتی بان دروستکە ئەمانە هەمووی پێویستە بە ئاوادانکردنەوە وەڵام مۆزەخانەکە ئەرزەکەمان وەرگرت بەس کێشەیان بۆ دروست کردین تا ئێستا ماوە وتیان لەم ماوەی ئەم مانجی 56 تەواو بێت ئێستا چاوەڕێیەکی تەواو بێت نەخشەکەیشمان کردووە بۆی تەواوی بکەین و ئێمە هەموو ئەو ئاسەوارانەی کە لە شوێنەکانی بەغا و شوێنەکانی ترن پارچەکان هەوڵدەن لە ڕێی چوارچەوەی یاسا و شوێنەواری سلێمانیدا دیارەوە شانە بە یاسایی ئەکرێت و بە ئاگاداری ئاسایشی گشتی و ئەموو ئەوانە کرد بیگەڕێنەوە لە سیتەک لەو مۆزەخانەیە دایبنی زۆر باشە وەکو بنکەی ڕووناکبیری شار باژەڕ ئێوە بۆ داهاتوو چ پرۆژەیەکتان هەیە؟ بەڵێمە ئەو پرۆژانەی کە بۆم باس کردی ئەو پرۆژانەمان هەیە لە شار باژێڕە یەکێ لەوانە مۆزەخانەکەی کە بتوانین هەموو ئەو وێنانەی کە لەسەر شەقامەکانی وێنەی شەهیدان لەسەر شەقامەکان نەبن بەڵکو لەنا ئەو مۆزەخانەیە دابنین وێنەی هەموو گوندەکان لە مۆزەخانەیە لە هۆڵێکە دابنین و کەسایەتیەکانیان شەهیدەکانیان هەموو لەنا ئەو مۆزەخانە دابنین بۆ ئەوەی کە هەر کەسێک لە دەرەوەی سلێمانی یا کوردستانیا لە دەر بیانیەکان هاتن بیبینن کە شار باژەڕ شارستانێتێکی مێژووی هەیە شارستانێتێکی هەیە کە توانیوێ شار باژەڕەکان بیپارێزم ئێمە وەکو ناوچەگەرێتی نییە ئەمە بەشێکە لە نیشتیمانی گەورە ژینا گرنگە هەموو ناوچەکانی کوردستان بەشێکیان هەبێت لە من حەزەکەم نەک هەر لە شار باژێڕە بەڵکو هەموو گوندێک وەکو چۆن مەکتەب و خەستەخانە و مزگەوتی هەیە شوێنێکی تایبەتمەندی هەبێ مۆزەخانەیەکی تایبەتمەندی هەبێ بە شەهیدەکانی بە کەلوپەلەکانی بە تایبەتمەندی بێ بە مێژوو بمێنێتەوە.